ئێرە سنتەرێکی مەساژە لە میسرکە بە شێوازێکی نوێ بۆ یەکەم جار بە بەکارهێنانی مار مەساژ بۆ خەڵک ئەنجام دەدات. هەرچەندە کەمێک مەترسیدارە و زۆر کەس ناتوانێت مەساژ بۆ ڕێگەیە ئەنجام بدات، بەڵام هاوڵاتیانی میسر بە تایبەتی پیاوان پێشوازێکی باشیان لەم جۆرە مەساژە کردووە و دەڵێن چێژبەخشە. ڕازگوانە پێتان بڵێم لە دەستپێکدا کاتێک مارەکان لەسەر پشتم لە جوڵان زۆر دەترسام، بەڵام دواتر ڕاهاتم لەگەڵیان. زۆر چێژبەخشە و زۆر ئارامیم پێدەبەخشن. تەنیا بۆ یەکەم جا ترسی هەیە، پاش ئەوە ئاسایی دەبێتەوە. جوڵەی مارەکان لەسەر لاشە مرۆڤ ئارام دەکاتەوە. کاتێک پەیوەندی لەگەڵ مارەکان دروست دەکەن، هزر و ناخی مرۆڤ ئاسوودە دەبێت. لەوانەیە باوەڕ نەکەن، بەڵام هەستێکی زۆر خۆشە. 29 مار لەم سنتەرەدا هەیە بۆ هەر کەسێک کە بیەوێت مەساژ بکات. لە دەستپێکدا لاشەی بەزەیت چەور دەکەن و بە دوو لە مارەکان بۆ ماوەی 20 بۆ 40 خولەک مەساژی بۆ ئەنجام دەدەن. مارەکان هیچیان ژەهراوی نین و زیان بە جەستەی مرۆڤەکان ناگەینن. بە پێچەوانەوە لە ڕووی دەرونی و جەستەیەوە سوود بە مرۆڤەکان دەگەینن. ئێمە لە دەستپێکدا دەستمان بە پیشاندانی وێنەی مارەکان کرد بۆ کەسانەی کە سەردانی سنتەرەکەمانیان دەکرد. دواتر باسی سوودەکانی مەساژمان بە مار بۆ کردن. زۆربیان پێشوازیان لەم بیرۆکیە کرد و کاری ئێمە کرد. دواتر لەناو خەڵکدا پەری سند و لەناو سۆشەڵ میدیاشدا دەنگدانەوەی هەبوو. ئێمە 5 ساڵە هەوڵ دەدەین کە ئەم شێوازە مەساژە بە خەڵک بناسێنین. لە کۆتاییشدا سەرکەوتوو بووین و خەڵکی میسریش پێشوازیان لێ کرد. ئەم سنتەرە لە دەستپێکی ئەم ساڵدا دەستی بەم شێوازە جیاوازە بۆ مەساژکردن کردووە و لە ئێستاوە هاوڵاتیانی میسر پێشوازێکی باشیان لێ کردووە. خاوەنی سنتەرەکە لە پلانیدایە چەندین جۆر مەساژی دیکەش بە مارەکان لە وڵاتانی دیکەوە بهێنێتە میسر و سەرنجی خەڵک زیاتر بۆ لای خۆی ڕابکێشێت. دێنا فەرێقی، کوردستان 24.